کورە تۆ دەزانی من ئیشتام لە چییە؟ حتمما شتێکە ئەوز کە زلکیە پێ پڕکەینە هەری هەریستا پێم خۆشەکە بەرخێکی برژاو هەڵنەخوت مەرخی برژاو بەرخی برژاو آخر ئەم لەم دەوروبەرەدا بەرخی برژاو لەکوێ بێنم باشترە بچیە ماڵ و ڕەنگە لەوێ شتێ بۆ خواردن پێداگەی زێگز دیدن بە ئێتماشاک خوداکەن ئاگەیان لە زیکمە هەیە بەرخی برژاو جوان ئاگات لێ بێ کونی نەکەی عجەب عجەب خۆراکێکی باش بەلەزەتە وەجە وەگیری خەمەن ئەڵان وەگیری خەمە چی بووە چ باسە؟ چی بووە مەگەر ئەمە جێ خەوتنە ئاخر بۆ لێرە خەوتوی تۆ خێراکە بڕووی خێراکە بڕووین بیگرین بڕووی سەری بڕووی کاتان بەسەریەوە نەبێ ئەوەی خۆم ئەی خۆم سەریە بڕە ئەی خۆم خۆراکی خۆم ڕاکە بیگرە کاتان نەدەگەم نەیگەڕێ أشي باش من فلبي باش من فلبي بوشة ترجع وخواتها أشي خم فريخم شو نايف لبويا ئەی دەبڵی سەرم بڵی سەرم کارتان بەسەر ئەو بەرخەیەوە نەبێ چی دیسان تۆ زوو چەتە تەماحیان لە ماڵی خەڵک کردو ئاستا دەستت دەستم لێمەدا ماڵی خەڵک قسەی کۆڵ ئەمە هەموو شتێن بەتەقانە لێرە لێم گەڕێ این چلوچێوەکانم هاوێت بکەینە تەواو ئەی دووبارە ئەم کابرایە پەیدا بووە نازانم چی بکەم لەدەست ئەم کابرا و ئەی خوا چی بکەینە ئەی واز لەو بتانە بێنن بە خودای تاقانە ئیمان بێنن لە عەزابی خودای بترسن ئەی تاقانە ئەی نوڕتم شاخە دەوروبەرت هیچ کەس لەگەڵ تۆدا نییە بێژگە لە ژمارەیەک مرۆڤی خەیاڵماو کە لە دەوروبەری تۆدا کۆبوونەتەوە تەقەتەقدانیشی بە تەختە و بزمان خەریکی کەشتی دروستەکە هیچ بۆ چی مەلە نازانم ئەی نۆ تم شاخەم زان دەوروبەرت چییە تێکم مناڵ کە زۆری بەتام و زۆر بەتامە بێ من بیخۆم
خدا ئاگای لەو قفڵانە هەیە کە لە دڵانی ئێوە دراوە خدایە کە تۆ دەڵی و ئێمە نایبینین و نازانین لەکوێ ئەو ئێوە تووشی عەزابێکی سەخت دەکات تا دەرفەت هەیە تۆ بکە زۆر سەیرە تۆ پاش ئەو هەموو ساڵە هێشتا ئەو قسانە ئەەکەی عەزاب پێغەمبەرێک کە تەنانەت کوڕەکەیکی کەنعانیش بڕای پێ نییە عەزاب ئەم قسانە چیە دەیە ئیمان بێن و لە عەزابی خدا بترسێ ڕاکە ڕاوەستە بزانم ئەو خەریکی چیت بیدە بە من ئەوە کارێکی جۆڵەیەکی وەکتو نییە کار و پێ نەبێ بیدە منیش دەماوەی لە دروستکردنی کەشتیدا یارمەتی نوح بدەم قەیدی ناکە لێی گەرم بە ئەویش کار بکە هەمومان دەبێت کار بکەین تا هەرچی زووتر گەمێ ساز بێ تەماشا کە ناوەتە نوحات کوڕەکەی منیشی لەگەڵە دایەکیان ئەگەر نوح نەبوایە ئێستا و دوانە بەرخەکان خواردبوو وەرە سڵاو لە ئیماندارانی خوددا ماندوو نەبن سڵاو لە تۆ نوح ماندوو نەبی سڵاو لە نوح سڵاو لە نوح پێغەمبەری پێغەمبەری خوددا سڵاو لە نوح پێغەمبەری خوددا خداوەند چاکەتان دەداتەوە ئێوە لە عەزاب ڕزگارتان دێ وەلە بەهەشتا جێوشۆنێک دەبێ خۆشتر و باشتر لەوەی کە کافران لەم دنیاەدا هەیانە بتانی گەورە یارمەتیمان ئێوە دەبێ بڕۆینە گۆڕەپانەکەی شار و لەوێ کەنعان بدۆزینەوە وەرە بەەوە شتارمەکە وەرە بەەوە شیرنیە وەرە ئەهای کەنعان چییە کارت پێما؟ بەڵێ کارم بە تۆیە بە تۆ کە باوکت بەناو پێغەمبەر ئەو باوکی من نییە من لەو جیا بوومەتەوە باشە پێویست نەبوو تۆ لەو جابی تا ئەگەر گیانی شت بە قوربان بتەکانکەی دیسانە کوڕیا و پێغەمبەری تاوە هەر ئەو پەیغەمبەرە شێتە پیرە پیاوەی کە لە بەرزاییدا کەشتی دروستەکا بۆ هیوایە کە لە ئاسمانەوە دەریایە بێت و کەشتەکەی بقاتە سەرەوە ئەو باوکی من نییە ئەو باوکی من نییە ئەو باوکی من نییە زۆر سەیرە کە باوکت بەجێشتووە ساڵایە کە باوکت بۆ بڵێ ئەگەر دەست لەو کارانی هەڵ نەگرێ بەردەبارانی دەکەین بەردەبارانی دەکەین بە باوکت بڵێ بەردەبارانی دەکەین
سوێن بە بتان کە گەمیەکەی وەرد و خاش دەکەم. خدایە تۆ خۆی لە ئاگاداری لە وەزعی ئەو خەڵکە هەر کارێک دەکەم قسەکانم قبول ناکەن و ئیمانت پێ ناهێنن. خدایە دیسان داوا لێ دەکەم کە ئەوان لە تاریکایی ڕزگارکەی وە کەنعانی کوڕم واز لە بتپەرستی بێنێ. خدایە قدرەتم پێ بدە تا پیری وەشەکەتی نەبێتە لامپەرەی بانگێشتنی من لە هۆزەکەم بۆ خدا پەرستی. تۆ چێ؟ منم کەنعانی کوڕت ماندووم زۆر شەکەتم. لە چی ماندووی؟ چ شتێک توی ماندوو کردو و تووڕە کردو کوڕم؟ نا من کوڕی تۆ نیم. شەکەتم لە تۆ لە خودای تۆ لەو کەشتەی کە لە بەرزاییدا دروستی دەکەی هەموو خەڵگاڵتەم پێ دەکەن. کەشتێک لەسەر کێوێت کە ئاوی لێ نییە دەریای لێ نییە سوێن بە خودایان ئەو کەشتیە وەرد و خاش دەکەم و تەشتێنم. کوڕم لەسەرە خۆ بە ئارام بە. بە من مەڵێ کوڕم تەماشای ئەو کەشتیەکە چاو لە کێوکە ساڵەهای ساڵە خەریکی ئەو کەشتیە خەریکی کەشتی ساز دەکەی ساڵەهای ساڵە خەڵک لە عەزاب دەترسێنی هەموو گاڵتەم پێ دەکەن دەڵێن کە نوح ژێتە. وانەی خدای نزیکە لە عەزابی خدای بترسێ. عەزاب ئیتر بەسە ئەو عەزابەی کە دەڵێی لەکوێیە بۆچی نایە بۆ ئاخر ڕزگار ناکەی. کوڕم دەرفەت هەیە واز لە بتپەرستێ بێنە ڕۆژێک کە عەزاب نازل بێ ئەو کەشتێ پشتیوانێکی گوێگرە بابە تۆ واز لە خوداکەت بێنە خودایەکە نایبینی و نازانی لەکوێیە خودایە کە داوای لێ کردووی لەسەر بەرزایی و کێو کەشتێک دروستکەی لێیان گەڕێ با خەڵک بچەکانیان بپەرستن. بوت ئەو بتانە هیچ شتێک نازانن لە دار و تەختە و بەردن. دەیلەی گەڕێ با خەڵک دار و بەردەکانیان بپەرستن. بتپەرستان بێزگەر لە زوڵم هیچ ناکەن بە خوددا ئیمان بێنە و لە عەزابی خوددا بترسێ کەنعان. نا کەوایە تۆ چاوەڕوانی عەزابی خوددا بە. کەنعان هێشتا دەرفەتت هەیە گوێ بگرە. تەواو بوو ئەوەش دوایم بزمار تەواو. خدایە شکرت کە تەواو بوو. شکرت خدایە کە تەواو بوو. شکرت کە تەواو بوو خدایە هەزار کرد شکرت خدایە. خدا بەهەش دەکاتە ماڵی ئێوە چون ئیمانتان پێهێناوە و پێغەمبەرەکەتان یاری داوە ئەو لە عەزابی گەورە ڕزگارمان دەکا. ئەی نوح دەست لەسەر ئەو خەڵکە چارەڕەش و هەڵگرە تاکەی دەتەوێت لەم قسانە بکەی دەی تاکەی. ڕاست دەگا نۆح واز لە قسانت بێنە ساڵەهایە بابوو بە پیرانی ئێمەت ئازاردەوە ئێستا وەرە ئێمەیە بەسە ئیتر بەسە. ئەو قسانت هیچ قازانجێکی بۆ ئێمە نییە سوود و قازانج لە نێو ئەم سندۆقەی منە تۆ هەر دڵی بنەماڵەکەی خۆتت ئێشاندووە. من بە دەلیل و بەڵگەوە بۆ ئامۆژگاری ئێوە هاتووم خدا بپەرستن چون بێزگەلە و خدایەکی دیکە نییە. تۆ زۆرت لەگەڵ ئێمە قسە و باس کردووە بەسە ئیتر وەڕاستت کردوین. باشە ئیتر ئەگەر ڕاستەکەی کەمتر قسەی ئەو عەزابە بکە کە باسی دەکەی پیشانماندا. من تەنیا پشت بە خوددا دەبەستم وە لەدەست ئێوە پەنا بۆ ئەو دەبم. وعدەی خوددا نزیکە ئیمانداران ڕزگار دەبن و کافران عەزابی خوددا دەبینن تا دەرفەت هەیە ئیمان بێن و وە خودای تاقانە بپەرستن. خەڵکینە
ئێوە بۆ بەقسە و پێرە پیاوە دەکەن باتان بۆیە بە کەشتیتان دروست کردای لانی کەم پوڵ و پارەیەکتان پێدەدرا باتیامویان دەشنە بەهشت وەرن لەگەڵ ئێمە و 9 بەجێ بێڵن هیچ کەس وەک تەنیا نایەڵێ ئیمانمان پێ هەیە آخر خدا یارمەتیمان دەدا خدای یارمەتی دەدا من دڵنیام ئەوان هەردار و بەردن دڵیان پێخۆش مەکەن بەرگەی عەزابی خودای ناگرن هیچ کارێکیان پێ ناکرێ تۆیتر لە تامە دەرکردووە نۆ وەرن بڕین دای ئێمە کە ڕۆیشتین و تۆ بڕۆ لای گەمێکت حتمما دەتەوێت لە باوشی کەی و بیخەیە دەریاوە ئاخر عیلاجێکی تری نییە ئایا بەڕاستی عەزابی خوددا نێزیکە؟ ئاخۆ زەحمەتەکانمان ئەنجامێکی دەبێت؟ ئەو ڕۆژێک کە سواری کەشتی دەبین دەتوانم بارخەکەیشم لەگەڵ خۆم بێنم حتمما دەتوانی بیهێنیت بە تەمای ڕەحمەتی خودای بە وریاون قسەی کافرەکان ئێوە لە ڕێبەدەر نەکە خدایە ئەو شتەی ویستت کردم ساڵهایە کافرەکان من ئازار دەدەن و هیچ ناڵێن ئەو هۆزەم بۆ لای تۆ بانکێشتن کرد بەڵام هیماندارانی تۆ کەمن و کافران و بتپەرستان زۆر مخابن دڵی ڕقی ئەوان بە قسەکانی من نەرم نابن ئایا دیسانیش دەبێ بچمە نێو ئەوان و بۆ لای تۆ بانگەشتنیان بکەم؟ ئەی نوح تۆ قسەی ئاخرت بە هۆزەکەت وت بێجگە لەم چەند کەسە کە ئیمانیان هێناوە ئیتر هیچ کەسێک ئیمان ناهێنێ بە تۆ لە قسەکانی و هۆزە دڵمەند مەبە کە وادە و بەڵێنی خودا نزیکە چ باران و لەنگێزەیەکە چ بارانێ دەبارە ئافرەت ساڵەهایە بارانی وام نەدیوە چەندین ساڵ دەبێ بارانی وام نەدیوە منیش تا ئێستاوەها بارانێکم نەدیوە نۆح بۆچی ئێمەی بان کردووە ساڵەهایە بارانی وام نەدیوە ساڵەهایە بارانی وام نەدیوە عەجەب بارانێکە بڵێ نۆح بۆی بێبان کردبێ عەجەب بارانێکە بڵێ نۆح بۆچی بێبان کردبێ بۆ بارانە من نازانم سرم سوور ماوە نازانم نۆح بۆ بێبان کردبێ بۆ بارانە ئەی نوح ئایا ئەم بارانە وادەی خوددایە؟ مژێنی کە کاتی جەزای چاکەی ئیمانداران و عەزابی کافران هاتۆ بڕوانە ئاسمان و ببینن کە هەورەکان چۆن دەبارێنن لەو بارانەی دەریایەک دەکەوێتەوە کە کافرەکان لەوێدا نوقم دەکات بۆچۆ پەنابەری خدایە پەنابەری لەوەکێ خدایە بچینە شۆ خدایە ڕەحمەت پێبتە خۆیان ڕەحمەت پێبتە خۆیان خدایە پەنابەری لەبەرچێ خۆیان پەنابەری لەبەرچێ خۆیان بۆخۆ ڕەحمەت پێبتە ئاخۆ چی بەسەر خۆمان و منداڵەکانمان دیت؟ خدا ئیماندارانی خۆش دەوێت ئێوە لە کەشتیدا لە پەنای خودادان کۆتیەوەیە کە هەمومان سواری گەمیەکە بین وەرن بە ئەمری خوددا دەبێ بەر لە سواربوون بە گەمێکە لە هەرجان لەبەرێک جووتێک سواری ئەو گەمەیەکەین کەوایە زوو بڕۆین و جوان لەبەرەکان بێنین وەرە 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 وەرە
چه خۆشە دەڵم زێرکاو بوو لە بارانە گەل لە بەرانە سوار کەم بیگرە هیچ مشاکە ئەو پیرە پیاوە چ بەزم و هەرایکی ساسکردوە تا ئێستا خەریک خریدان حیوانەکان بوو ئێستا خەڵک لە دەرخۆی کۆ دەکا ئای باوکە باوکەمە و گیان لە بەرانە بۆ کوێ دەبات چی بکەین شازادێکە ئای باوکە ڕۆکارمان تەواوە ئای چی بکەین
رزگار بود دەست لە بتپەرستی هەڵگرە و ئیمان بێنە من بە خدای تۆ ئیمان نایەنم دەچمە سەر ئەو کێوە و ڕزگار دەبم تۆ کوڕی من بووی و ئیمانت بە خوددا نەهێنا کەنعان کەسێک کە بەڕێی خوددایدا نەڕوا بە عەزابی خوددای دووچار دەبێ تۆ دەوێ بە خوددای ئیمان بێنی تۆ ئیمانت نەهێنا بە خوددای تۆ بە عەزابی خوددای دووچار دەبی کەنعان تۆ دەبووایە ئیمان بێنی تۆ کوڕی من بووی بۆ لە ڕێی خوددای نادا ها بڕۆ لە ویشکایەدا خەبەرمان بۆ بێنە ئەی نوح لە گەمیەکەت دابەزە سڵاو و ڕەحمەتی ئێمە لە تۆ و ئەو کەساونەی کە هەمیشە لەگەڵ تۆدا